والله ئێمە وەکو هاوڵاتی داوا لە حکوومەتی هەرێمەکەین لە حکوومەتی عێراقیکەین لەوەندام پەرلەمانان ئەوانەی دەستیان ئەڕوا توقسەیان ئەڕوا بەهانامانەوە بین و ئەنی ئێرانە ئەوە 6-7 ساڵە معدل بردومان کراینەوە ئێرانەش ئەوەی مێشەوانەوە ئاڵژەڵدار و ئەوانەیە ئەنی ژیانەتن لەسەر مێشی و حیوان و شتی وەیە ئێرانەش معدل توپبارانەکە ئەنی بەردومانی تورکیا لەسەرە ئەنی داوا لە حکوومەتی هەرێمەکەم چارەکی لۆ ئەو بەردومانەی ببینیتەوە بەتابەتی حکوومەتی عێراق. ئێرانە گوندی مێ ژیانی مە هەمووا لێرانێ هەرچەندی فڕۆکەی تورکیای بێن ئێرانە بردومانکەن ئەمە چۆلی ناکەین بارگەی پەکەکەی هیچ لێرە نییە هەنی بەجددی تورکیا بەبێ سوود ئێرانە بردومانەکە هەرچەندی بردومانی کە ئەمە ناترسین ئەمەش ناترسین لە تورکیای هیچ کێشەکە نیە دەگەڵەوەی هەتا ژیانی شتمایە هەر ئالێرانەی نۆچۆلی ناکەین بەجێی نایڵین ئێرە جێبا و باپیرێ مێ و هەر ئالێرابین. داواکارم لە پەرلەمانی هەرێم و حکوومەتی عێراق و هەموو میلەتانی دنیا ئەنی سنوورەکی لەوەی شەیدا بنێم تورکیا بەبێ ئەوەی هیچ ڕێزەکی هیچ سنوورێکی بزانی هەموو ڕۆژ بەبێ سوودی دێت ئێرانە بردومانەکە هەرێمی کوردستانی زەنجیش ئەوەی خۆیان هەیە یاسا و دەستوری خۆیان هەیە پێویست ناکات بەو نۆحەی بیت بە هیچ جۆرێک ئێمە گوندەکە خۆمان چۆل ناکەین ئەگەر تورکیا بێت دێرانە بست بەبست هەمووی بردومان بکە حتا ژیان مابیە مالێرەی نەچۆلی ناکەین لەبەر تیارەی تورکیا ژیانی ئێمە لەسەر ئاژەڵداری و کشت و کاڵ و بەخێوکردنی پەلەوەرەکانە و مێشەوانی و ژیانی مە لەسەر ئەو شتانێن ئەمە نەتوان ئێرانە چۆل بکەین و بەجێ بێڵین. ئێمە وەکو خەڵکی دۆڵی باڵیان بەتوندی ئەو کارە شەرمەزار دەکەین و دژی دەوەستینەوە بەڕاستی کارێکی ناشرینە کە ئەو کارە دەکاتە سەر ئێمە کە بە خۆتان دەبینن لە ناو گوندەکەیدا و خانووی هاوڵاتیانی ڕوخاندیەوە بەبێ بە هۆکاری ئەوەی کە دەڵێ بوونی هێزی پەکە لەو ناوچە هەیە بەڵام بە چاوی خۆتان ببینن کە لە ناو گوندیداوە کە تەنانەت بوونی یەک پەکەکەش لەو ناوچەدا لە ناو گوندەکاندا نییە بەڵام ئەوەی کردوتە بەهانەیە کە دەیەوێ هاوڵاتیان ئێرە چۆل بکەن و بە زەبری فڕۆکە لێرەیان دەربکات. ئێمە وەکو هاوڵاتیانی بناری قەندیل بە تایبەت دۆڵی باڵیان داواکارین لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان کە بێنە جواب لەسەر ئێمە و کە بەتوندی شەرمەزاری بکەن وڵاتی تورکیا کە ڕێگایەکی بۆ دابنێن یاخود سنوورێکی بۆ دابنێن و کە چیتر بە ناوی بوونی هێزی پەکە دەستدرێژی نەکاتە سەر هاوڵاتیان و خانووی هاوڵاتیان بۆمباران نەکات. نەخێر ئێمە بە هیچ شێوێک ئامادەنین ئەگەر جانیشمان لەسەردانین هەرگیز ئێرە چۆل ناکەین وڵاتێک کە باب و باپیرانمان لێرە جانی خۆیان داناوە ئامادەنین بۆ وڵاتێکی تورکی داگیرکەر چۆڵی بکەین. ئەو زیانی بردومانی کرد یە کەسیە نییە بەس ماڵی گشتێ و خەڵکی مەدەنیە لێ بووە بەس لە خوای بە زیادیبی کەسی مەدەنی بەبەرنەکەتیە بەس لە ئەوەی خەڵک ئێرە چۆل کات و بەجێی بێڵی دێت و بردومانیەکات بەس ئەمە ئێرە بەجێ نایڵین لەبەرەوەی لە زۆر لە مێژە و لەوەتێ و بەبیرن دێت باب باپیرم هەر لێرە بووینەوە ئێرە چۆل ناکەین ئێرە گوندیمە و قەتش بەجێ نایڵی هەر لە مێژووە لە هزارە ساڵ پێش ئێستا هەرویستیان لە کورد لە نابووبن کورد لە ناو ناچیت بەس تورکیا ئامانجی ئەوەیە کوردی لە ناو بات و کوردیش بەوان لە ناو ناچی کورد هەتا دنیا مابی کوردیشەیە.